هۆکاری ئەمانە بۆ ئەوە ئەگەڕێتەوە پەیوەندی بە کۆئەندامی بەرگری مرۆڤەوە هەیە. پەیوەندی بەوە هەیە ئایا ئەو مرۆڤە کەسێکی تەندروستە یاخود نەخۆشیەکی هەیە لە نەخۆشیە درێژخایەنەکان، و ئایا تەمەنی ئەو کەسە، و ئایا لایف ستایل واتە شێوازی ژیانی ئەو کەسە کەسێکی قەڵەوە، کەسێکە زوو ئەخەوێ یان درەنگ ئەخەوێ، ئایا کەسێکە بەرنامەی خۆراکی سروشتیە، فاسفود زۆر ئەخوا، ژینگەکەی چۆنە، جگەرا کێشێ. ئەوانە هەموو هۆکارن بۆ نەخۆشکەوتن یاخود چاکبوونەوە. سەبارەت بە نەخۆشی ڤایرۆسی، بەکتری، کەڕوویی، ئەم بابەتانە کە تووشی مرۆڤە بێ، کۆئەندامی بەرگری کاریگەری سەرەکی هەیە لەبەرەوەی ئەو زیندەوەرانە، چکاوانە زیندەوەرن کە داخڵی لاشەی مرۆڤە بن، تەنی نامۆن. نامۆ یعنی چی؟ واتە شتێکی جیاوازن لە لاشەی مرۆڤ ئەوێ خۆی لێ ڕزگارکە لە ڕێگەی کۆئەندامی بەرگری و خوڕەکە سپێکانەوە. فاست فود کە بە کوردی پێوترێ خواردنی خێرا بەدەست، ئەوەی کە خێرا بەدەستەوە هێت و زوو حازرەکرێ، ئەچێتە قاڵبی خواردنە ترشەکانەوە. خواردنی ترش چییە؟ ئەوەیە کە لە کۆتایی یا پاژەوەی هەزمەکرێ، واتە هەرسەکرێ، ترشێتی لە لاشە هەزیا ئەکەن. ئێمە تفتێتیمان هەیە لەگەڵ ترشێتیە. لاشەی مرۆڤیش ڕقی لە ترشێتیە، لەبەرەوەی ترشێتی شتە زیان بەخشەکانن. ئێماڵێن ساوزە، میوە، دانەوێڵە، چەرەسات، ئەو بابەتانە هەموو تفتێتی زیاکەن. کاتە فاستفود بۆیە خراپە، یەکەم ترشێتی زیاکە، دووهەمیش عەرقەلە دروستەکە، ڕێگری دروستەکە لە دابەشبوونی خۆراکی سوودبەخش و ئۆکسجین بۆ خانەکان. هەروەها چیشی تایە؟ ڕەگە سەربەستەکانی تایە. شتێکمان هەیە لە زانستا پێوترێ فری ڕادیکاڵ، ڕەگە سەربەستەکان، جذور الحڕە. ئەم ڕەگە سەربەستانە بریتین لە چەند مادەیەکی بچووک لە لاشەیە کە زیان بەخشن و دژایەتی تەندروستی مرۆڤەکەن. مەڵێ زیانی هەیە، یەکێک لەوانە بریتە لەبەرەوەی زۆرێکیان لە زەی تا سوورەکرێنەوە یاخود ئەبرژێنرێن، چکە برژاندنیش خراپە. زۆر کەس وازانێ برژانن باشە، خۆی کوڵاندن باشە بۆ خواردن، یان بە کاڵیبی خۆی وەکو سەوزەمیوەکان، یان ئەگەر ئەچێتە قاڵبی بەربوومی ئاژەڵیەوە وەکو گۆشت و هێلکەوانە باش بکوڵێنرێ، نەک سوورکرێتەوە یاخود نەوەکو بە برژێنرێ وەکو گۆشت و قارچک کوڵاندن. ئێمە کاڵێن زیانی هەیە، زیانەکانی چاوری خوێن زیاکەن، بەگشتی فاستفودەکان چاوری سەر جگەر زیاکەن، هەنێجارە بنەهۆی نەخۆشی شەکرە لە پاش 35-40 ساڵی، جاروای بێخەوی دروستەکەن لە هەنێ مرۆڤە، حەساسیت دروستەکەن، کێشەی پێست دروستەکەن. ئەو کەسانەی کە نەخۆشی پێستیان هەیە فاستفودەکان واتە یارمەتی دەرن بۆ نەخۆشی پێستە، نەخۆشی پێستەکەی لێ خراپترەکەن. بۆیە زۆر ئەوانەی نەخۆشی پێستیان هەیە زۆربیان ئێمە فاستفودیان لێ تەرکەکەین بۆی جسمیان پاک بێتەوە و بگەڕێنەوە بارودۆخی خۆیان. زیانی کەشی زۆرە، بۆ نمونە بۆ گەشەی مناڵ یارمەتی دەرە. بۆچی؟ بەوەی کە ئێمە ئیسفادەی پێویست لە خواردنە سوودبەخشەکان نەکەین، تەنانەت جاروایە شاشی ئێسقان دروستەکە، لاوازی ماسوولکەکان دروستەکە، کێشەی چاو دروستەکە، لە زۆربەی کۆئەندامەکانە لە کۆئەندامی دەمارە کێشە دروستەکە. ئەو ئامە و زیانانەی هەیە فاستفود. واز لە چی بێنێ؟ واز لە چەند شتێک بێنێ. یەکێک لەوانە ئەو خواردنانەی کە ناسروشتین. جا خواردنە ناسروشتەکان یەکێک لەوانە فاستفودار، فاستفودمان نییە، شتیکەشمان زۆرە. خواردنی معەلەبیشمان هەیە، واتە خواردنی قوتوکراو لە قوتو نراو. خواردنی بەستوشمان هەیە. ئەو خۆراکانشمان هەیە کە بە ڕێگەی کیمیایی، ئەو خواردانەشمان هەیە کە بە ڕێگەی خێرا لە ژێر بیتە، واتە خانەی پلاسیکی، خانەی شوشەی بەرەمەهێنرێن. ئەو خواردانەی کە بەستون وتم، خواردنی لە قوتونراو، فاستفودەکان، شەکر، شیرینی دەستکرد، ساردەمەنی واتە ئەوانەی کە پێوترێ مستەلەجات وەکو ئاسکریم و دۆدرمە و بابەتانە، هەروەها مەشروباتی غازی و شەربەتەکانیش. ئەمانە هەموو ئەو خواردانن کە زیانیان بۆ ئینسان هەیە. بەڵام چی بکەی بۆی بەرگریت بەهێز بێ؟ گەڕانەوە بۆ خواردنە سروشتەکان. مەترسیەکە تەندروستیە، ڕوبەڕەی کێشەکانی تەندروستیە بێتەوە، کۆئەندامی بەرگری لاوازە بێ، باڵانسی ژیانی تێکەچێ. جاو خاڵانەی کە وازی لێبێنین یاخود ئەو شتانەی کە بیکەین باشە بۆ زیادکردنی بەرگری چییە؟ هەوای پاک. ئێستا تەماشاکە سەوزایی
ئێمە یۆگامان هەیە لە یۆگایەوە باشە لە هەوای پاکە تۆ هەناسەکە هەڵمژی ڕایگری لە سنگ تا هەناسەکە بیتەوە بەڵام بە قوڵی واتە ئەگە بکرێ هەتا 8 بژمێری هەناسەکە هەڵمژی هەتا 4 ڕایگری لە سنگ تا هەتا 8کە بێیتەوە بەڵام لە ڕێگەی لوتەوە واتە دەم و چاو دابخەی بۆ ماوەی چارێکێ بۆ 20 دقە بانیان زوو کە ڕێژەی ئۆزۆن زۆرە هەم ئۆکسجینیش زۆر ببەخشە لە هەوای پاکەوە تا ئەگەر لە سەوزاییە کادانیشی لە حەدیقەیەکەیان لە باڵکۆنی ماڵەوەیان ئەگەر لە ژووری شەوە دانیشتی ئەبێت پەنجەرەکە بکەیتەوە بۆی لە هەوای دەرەوە دانەبڕی لەم فەسڵایە زۆر مهمە کە ڤایرۆسی کۆرۆنا هەیە لە هەوای دەرەوە دانەبڕین زوو ئاڵوگۆڕی هەوا بکرێ زوو ئەو ڕۆژانەی کە خۆرەتاوە بینە بەرخۆر دانیشتێکی لە ڕێگەکان بریتە لە چی بریتە لە زیادکردنی ڤیتامین دی کە ئەمە باسی بەرگریەکەین 4 کۆڵەکەی هەیە کۆڵەکەی سەرەکی لە هەمیان گرنگتر خواردنە کۆڵەکەی چکە بریتە لە شێوازی ژیان کۆڵەکەیشان بریتە لە ژینگە کۆڵەکەی چوارمیش بریتە لە فەسلەجە و لە باری دەرونی مرۆڤ واتە پێکاتەی لاشەی ئەو کەسە لەگەڵ باری دەرونی 3-4 لێکۆڵینەوەیەکمان کرد 3-4 ببەخشە 4 بڵاومان کردەوە لەو لێکۆڵینەوە باشترین ئەو ڕۆکانەمان هێناوە کە بەرگری لاشە زیاکەن هەم قەڵاچۆی ڤایرۆسەکەن بەرهەڵستی ڤایرۆسەکەن یەکەم ڕۆک کە دامان ناوە بریتە لە گەڵای زەیتون ڕازیانەمان هەیە ئەنجا ڕێحانەمان هەیە ڕێحانە هەم بە وشکی هەم بەتەڕی سیری کوڵاومان هەیە چکە ئەماڵێن سیر خۆن خەڵک نایخوا ئەڵێ بۆ نیەت بۆیە ئەڵێن بیخڵێنە بە کوڵانن هەم بۆنەکەی نامێنێ هەم ئیسفادەکەی ئەمێنێتەوە توانێ بیخۆیت زەنجەفیلمان هەیە چکە ئەمە شتێکمان هەیە میزاجی خواردن میزاجی نەخۆشی میزاجی ڤایرۆسەکان زۆربیان ساردن ئەم خواردنانە لە میزاجا زۆربیان گەرمن زەنجەفیل گەرمە دژایەتی ئەو ساردیاکە قەرسیلی گەنم زۆر مهمە چکە گەنم یەکەم بەرهەمە لە عێراق و لە کوردستانە کە تۆزێک بەرزە بێتەوە 8 سانتیم 10 سانتیم ئابڕدرێ وەکو چای سەوز لێنرێ وەخورێتەوە ئەشتوانەی وشکی کەیتەوە لە بەرسێبەر کە وشک بۆیەوە هەڵگیری بەشی 2 ساڵ هەڵگیری تێک ناچێت تا 2 ساڵ ئەمە بەهێزترین چارەسەرە قەرسیلی گەنم گەڵای زەیتونەکەش هەر بۆ زانیاریتان لە سین تەمەناوان زەیتونیان کەمە بۆی بەکارهێناوە بەڵام سیریان بەکارهێناوە زەنجەفیلیان بەکارهێناوە هەر لەو شتانەی کە بەکارهێناوە ڕەگەبەلەک پێشتر بۆ نوعێک لە ڤایرۆسی کۆرۆنا بەکار هاتووە ئەم جارش بۆ کۆڤید 19 بەکار هاتووە ڕەگەبەلەک کە لە وڵاتی خۆمان زۆرە ئەنجا لە سەوزە و میوەکانە چیمان هەیە باباسی سەوزەکان بکەین کە لەرم سیر دووبارەم کردوتە هەم سەوزەی هەم ڕۆکی پزیشکیە چی کەشمان هەیە بیبەری شیرینمان هەیە سپێناغمان هەیە جێزەرمان هەیە پیازمان هەیە بیبەری تون دووبارەم کردوتە هەم ڕۆکی پزیشکی هەم سەوزەیە بڕۆکلی لەگەڵ تور ئەمانە ئەو سەوزانن کە زۆر مهمن بۆ زیادکردنی بەرگری و بۆ دژایەتیکردنی ڤایرۆس ئەی میوەکان چیمان هەیە میوەکانی زۆر مهمە هەنار شوتی گوێسهند توتڕک شیلک ستراوبێری کیوی سێو پاپایەمان هەیە شتێکە وەکو کاڵک وایە پێڵەن پاپایە لەهانێ لە مارکێتەکانی خۆشمانی سەپەیا بووە ئەنەناس پرتەقاڵ لیمۆ سندی لالەنجی لەگەڵ مۆرد و مۆزیش من نەمنووسیوە لێرە بەس کۆمەڵێک دکتۆری ئوسترالی تازە دۆزیانەتەوە کە مۆز ڤیتامین B6 تایە یەکێکە لەو خواردنانەی هەمڕیشاڵی زۆریشی تایە بۆیە ئەوان ئامۆژگاری خەڵکی خۆیانەکەن دکتۆرەکانیەوەی کە مۆزیش بکەن بە خواردنی ڕۆژانیان ڕۆژی مۆزێک بخۆن لە شیرەمەنیەکانە شیر خۆی باشە شیر چکار ڤیتامین دی زیاکە کالیسیۆمی تیا مەگنیسیۆمی تایە ماست باشە لەبەرەوەی بەکتریای سوودبەخشی تیا کە پێوترێ پرۆبایۆتیم کە ئەمانە یەکێکن لە پایەکانی بەرگری خۆراکی بەڵێ ئەو پرسیارەی تۆ شتێکی پێویستیشە خەڵک ئەنجامی بات چکە ئێمە باوکی پزیشکانمان هەیە ئیبن سیناڵێ درهەمێک لە خۆپارێزی باشترە لە دینارێک لە چارەسەر چکە درهەم دراوی زووە نرخەکەی کەمترە لە دینار واتە تۆزێک لە خۆپارێزی زۆر باشترە لە زۆرێک لە چارەسەر ئەبێ هەمومان دکتۆری خۆمان بین ئەم شتانش بۆیە ئێمە بانگەشەی بۆکەین لەبەرەوەی لە هەموو ماڵێکا هەیە ئەتوانن خۆیان جێبەجێکەن چ ڕێگەی خۆراکیەکە چ ڕێگەی ئاڵوگۆڕی هەوا چ ڕێگەی هەناسەدان چ ڕێگەی خۆدانە بەرخۆر چ
ڕێگەی ئەوەی کە نەترسین